ملپێچەی لە ملی ئەو جوتیارە کووردا بوو وەکو ئەوە وایە تاک بە تاکی کوردیان ئەوان ڕاکێشا بۆ بردبێتیانە بەر پەتیسێ ئەوە هیچی کەم نییە لەوەی کەوا قازی محەممەدی نەمریان بردە پەتی سێدارە ئەویش هەر وایە جوتیارێک ئەویش هەر کوردێک بۆ لە پێناوی خاکی کوردستانە بردیانە پای سێدارە. ئێمە بەیاننامەکەمان تەنها بۆ پەڵەپشتیە لە جوتیارانی کەرکووک و دەوروبەری، هیچ ئامانجێکی سیاسی لە پشتی کۆبوونەوەکەمان نییە، تەنها هەستێکی جوتیاری و نەتەوایەتی کووردە. ئەمە وای لێ کوردین لەبەرم بارانە بەم سەرما کە زۆری لێ نەکردوین، کەس هانی نەداوین، بەڵام هەستکردمان بە بەرپرسیارەتی بۆ برا کوردەکانمان لە کەرکووک و دەوروبەری هەستمان کرد ئێمەش لانی کەم بڵێن ئێمەی شین وەکو کوردێ پشتیوانتانین پشتگیرتانین لە هەر شوێنێکا پێویستان بە ئێمە بوێ ئێمە چاودەنگتانین. داواشمان لە لایەنانی بەرپرس و حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی شەیەم کێشە پێش ئەوەی شتی ناخۆش و نەخوازرا و خوێن ڕشتنی تێبکەوێتەوە ئەم ناکۆکیانە کۆتایی پێبێرن و بیخەن بەبارێکە لە مەسڵاحەتی حەق بۆ حەقدار بگەڕێتەوە، نەک ئەوەی بە چاوسورکردنەوەی هێز و زەبر و زۆری هێز کە ئەوان لەوێ هەن زۆڵم لە برا کوردەکانی مە بکرێت لە منتیقەی کەرکووک و دەوروبەری. ئێوەکو جوتیاران داوا یەک ڕێزی نێوماڵی کوردەکەن، یەک ڕیزی نێوماڵی کورد بەشێکی سەرەکی گردنبوونەوەکەمانە. من لە پامێکی تریشە هەر داوایەکەمان ڕاستی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی پەرلەمان کردو بە هەموو ڕنگ و دەنگەکانەوە داوایان لێکەم واز تشکاندنی یەکتری بێرن خەمی کورد و کەرکووک خەمێکی گەورەی لە پێشینەی 100 ساڵەمانە لە ساڵانی ڕابردوو لە 2014 و 15 سەدان ڕۆڵی ئەم خاکی شارە زورە لە کەرکووک خوێنی خۆی بەخت کرد لە پێناوی کەرکووک و ئازادی کەرکووک و پاراستنی کەرکووکە ئێسا ناکرێت لە بەرخاتری چەند مەرامێکی سیاسی و دەستکەوتی شخصی حیزبی یان تاکی یان کەسی. ئێمە واز لەم هەموو قوربانە بێرین کە سەدان ساڵە کورد لە پێناوی کەرکووک و دەوروبەری ئایدا. کەرکووک شارێکی کوردستانیە، بەڵام ئێستا هێزێکی عێراقی هاتووە سەر جوتیارانی کورد ئەیانێ خاک و زەوی و ئاویان لێ داگیر بکەن، هەموو کاتیش ماف ئەچەندێ نەک ئەدرێ. ئەمە شتێک نییە لەسەر سینێک و بێنی پێشکەشی جوتیارانی کوردستانی بکەن. ئێمە ئەبێ لایەنەکان هەموو یەک دەنگ و یەک هەڵوێز بن بۆ ئەوی بتوانن مافی جوتیارانی کوردستانەوە بگنەوە بە یاسا لە پەرلەمان بڕیاری لەسەر داوە ماف بگڕێتەوە بە خاوەن ماف. بەڵام ئەو هێزەی کە هاتووە بە ناڕەوە هاتوون، خۆی ئەو ئینتیما قەومیە زۆر مهمە لای ئینسان دروست بێت. عەرەب هەمویان ئەو ئینتیما قەومیان هەیە، دەرکێک بچێ بە پێی عەرەبیەکە لە هەر شوێنی کوردستانە لە دنیا ئەوان هاوسۆزی بۆ دەرەبڕن. ئەو جوندێش کە هاتووە دڵنیام سەرۆکوەزیرانی شەروا بیرەکاتەوە، ئەمانە پاژماوەی حیزبی بەعسی کۆنن لە کەرکووک ماونەتەوە، هەر ڕۆژێک دەسەڵاتیان ببێت هەر دەرێغی ناکەن لە سەرکوتکردنی گەلەکەمان. ئیشەڵا گۆڕانکاریەک بەڕێوەیە، من ئومێدم زۆرە ئومێد بەخشە ئیشەڵا گۆڕانکاریەکە لەوانەیە جارێکی تر کورد بتوانێت بە سەربەزی بچێتەوە کەرکووک و مافەکانی خۆی وەربگرێتەوە جارێکی تر، بەڵام شەرت ئەوەیە کە چوینەوە کەرکووک ململانەی حیزبی وانەکە مافەکانمان جارێکی تر لە دەست بدێنەوە هەرێکی بۆ حیزبی خۆی هەوڵ بدات. من داوان لێکم هەموو یەک هەڵوێست و یەک دەنگ بن لە پێناوی بەدەستهێنانی تەواوی مافەڕاوەکانی گەلەکانمان. وەک بینیمان بەشێک لە جوتیاران لەوێ لەلایەن هێزە عێراقیەکانەوە سزا دران و ئاشکەنجە دران. ئێوە هەڵوێستان چۆن بوو بە بینی نێودیمەنان؟ واللهی ئێمە زۆر خەمبار بووین بەڕاستی ئەو ملپێچەی لە ملی ئەو جوتیارە کووردا بوو وەکو ئەوە وایە تاک بە تاکی کوردیان ئەوان ڕاکێشا بۆ بردبێتیانە بەر پەتیسێ. ئەوە هیچی کەم نییە لەوەی کەوا قازی محەممەدی نەمریان بردە پەتی سێدارە، ئەویش هەر وایە جوتیارێک ئەویش هەر کوردێک بۆ لە پێناوی خاکی کوردستانە بردیانە پای سێدارە. ئەو جوتیارەش لە پێناوی حەق و مافی خۆیان براوەتە پای سێدارە کە ئەویش کوردێکە، ئەگەر کورد نەبووە عەرەبێک وایە ئەوان بەرامبەری نەکرد.